بەڵە سڵاوتان لەبێ ئەمڕۆ وەفدێکی یۆنامی لە عێراق سەردانی بزوتنەوەی گۆڕانیان کرد کە لەلایەن هەرێک لە دکتۆر ڕۆژار عومەر ڕێخەری ژووری پەیوەندی دیپلۆماسیەکانی بزوتنەوەی گۆڕان و یاسین حەمەعالی سەرپەرشتیاری ژووری هەڵبژاردن و دیلار عەبدولخالق ڕێخەری ژووری ڕۆژنامەوانی بزوتنەوەی گۆڕان پێشوازی لە وەفدەکە کرا بۆ وەرگرتنی ناوڕۆکی سەردانەکەی یۆنامی و گفتوگۆکانیان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان زۆر بەڕێز دکتۆر ڕۆژار عومەر ڕێخەری ژووری پەیوەندی دیپلۆماسیەکانی بزوتنەوەی گۆڕان میوانمە کاک دکتۆر وەفدەکە لە چێ پێگاتبوون مەبەستی سەردانەکان چی؟ بەڵێ ئۆفتەکە بە سۆرۆکاتی مانۆژ ماثیو کە بەڕێوەبەری مەکتەبی کاروباری سیاسی یاخود ئۆفیسی کاروباری سیاسی یۆنامیە لە بەغداد بۆش هاتبوون کە لە نزیکەوە دیداریان کردو لەگەڵ زۆربەی لایەنەکان و خەڵکی دیکەشە بۆی تێبگەن لە کوردستان چیە گوزارێت لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە پێویست بە هەڵبژاردنەکان و پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا. دیدی بزوتنەوەی گۆڕانیان وەرگرت لەسەر پرسی هەڵبژاردن هەم ئەنجومەنی پارێزگاکان لە عێراق هەم هەڵبژاردننی هەرێمی کوردستان پەرلەمانی. بەڵێ ئێمە ڕوانینی خۆمان بەڕوونی خستە ڕوو کە نهێنی نییە و پێشتریش ئاشکرا بووە کە بزوتنەوەی گۆڕان پێش هەموو لایەنەکان دەست پێشخەریە بۆ پرۆژە یاسای هەبووە تاکو کوردستان تووشی ئەو کێشە نەبێت کە کەوتە بۆشایی سیاسیەوە و دواتریش دادگای فیدراڵی پەرلەمانی کوردستانی هەڵوەشانەوە ئەوە بۆ کورد خاڵێکی لاواز بوو. لە هەمان کاتیشا بۆ گفتوگوی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە بەداخەوە تاکو ئێستا کوردستان ناگرێتەوە بەڵام کەرکووک و ناوچان ناگرێت و کە کورتایەتی کە تا ئێستا ئاماژەکانەوەن کورد بە بەشداری جیاجیا لەتە بێت کە ئەمە زیانی پێگەێنێت ڕوانینی ئێمە وایە لەوێ ئەبێ ئەولویات بۆ ئەوە بێ کە کورد سەنگ و پێگەی خۆی بپارێزێت تاکو ئەوەشی کە هەیە لە دەستی نییە. زۆرترین گفتوگۆکانتان لەمایە و کاژمێر بۆ دوو کاژمێرە لەسەر پرسی هەڵبژاردن بوو چ لە عێراق چ لە هەرێم بەتەنها هەڵبژاردن نەبوو پرسی سیاسی بوو. ڕوانینی ئێمە ئەوەیە کە لە چەند ساڵی ڕابردووە دیموکراسی بە شێوەیەکی مەترسیدار لە کوردستان پاشەکشەی کردووە. هەندێک لەو کەسانەی بڕیار بەدەستن یاخود سەرکردەی سیاسین دەسەڵاتیان بەرەو بە ئەمنی بردووە. ئازادیەکان بە شێوەیەکی زۆر فراوان پێشێ لەکرێت بە تایبەتی ئازادی بیرڕاو ڕۆژنامەوانی و ئەمە وای کردو کە پێگەی کورد لاواز بۆ لە چاوی کۆمەڵگەی نێودەوڵەتی و هاوپەیمانەکانی ئێمەشە چونکە ئەو شێوازی سیاسەتەی لە کوردستانە هەیە ئێستا هیچ ئاماژەیەکی باشی نییە کوردستان بەرەو هەڵدێرە بە و ئەو کەسانەشی کە بەو شێوەیە کارەکەن بەرپرسیارە بن لەوەی کە ڕەنگە داهاتوێکی خراپ چاوەڕێی دۆخەکە بکە. سپاس بۆ ئامادەبوون و بۆ زانارەکانت. بەڵێ ئەوەی بینەروبی سەری بنووتی دکتۆر ڕۆژار عومەر ڕێخەری ژووری پەیوەندی دیپلۆماسیەکانی بزوتنەوەی گۆڕان بوو کە لەسەر هاتنی وەفدێکی یۆنامی بۆ لای بزوتنەوەی گۆڕان بۆ ئێمە بۆیەوە دووها خۆی باسی کرد گفتوگۆکانیان لەسەر پێشاتەکانی دوایین پێشاتەکانی عێراق و هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی و پرسی ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق و پرسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بوو. ئەگەڕێمەوە بەلایەوە.